مەلا قاتیل دکتۆرە یان مهندسە ماگان ئەفنا وەرەقەی هەیە نەخێری چیان نییە تەنها ڤاینەرە کارە کۆمدیانەی کە دەیکا هەمووی کۆپی پێستی کوڕێک عەرەبە ئەو بتڵێی لە گەعدە دەرچوو بوو هەر بەجددی زەیتی زەیتون بوو یان مەشروب بوو لە کارەکانی خەڵک بەکاردەهێنێ بۆچی دەڵێن مەلا گەنجێکی زۆر چست و چالاکە هەر گەنجێک لە ستافەکانی تر غەدری لێ بکرێت ڕاستەخۆ دەیێنێتە ستافەکەی خۆی یانیش دەیان قەپێنێ ئایا مەلا لە ئێستادا خۆشەویستی هەیە خۆشەویستەکەی چێە تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا سڵاو لە کلیل میدیاوە ئەم کاتتان باشاوڕێیان دووبارە گەڕانەوەلاتان بە بابەتێکی زۆر جیاواز پێشەوەی سەری ڤیدۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێر بکە وەروە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زەنگوڵەکەشدا بگرە بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەس بێ بابەتەکانمان ببینی وەروە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی تۆی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانمان بی و دەتوانی ڕاستەخۆش پەیوەندیمان پێ بکەیت. مەلا قاتیل ئەو گەنجە قسە خۆشەی تەواوی سۆشال میدیای داگیر کردووە و زۆربەی خەڵک بەخۆیەوە سەرقاڵ دەکا هەرماوە و لەسەر شتێک دەمێک ستاف دەمێک بابەتی تر. مەلا قاتیل ناوی ڕاستەقینەی دانایە خەڵکی و لێرە لە ساڵی 1993 لەدایک بووە لە ئێستادا دەڵێ من ڤاینەر نەماوە کاتی خۆی وەکو ڤاینەرێک خۆی لە لای خەڵک ناساند بوو لە ئێستادا دەڵێ من پرانکەم پرانچیش واتە کەسێکی بەهێز لە توانای کۆمیدیا و لە چەندەها شتی تر بەڵام کەس نازانێت ئەو ناوە چێ لێناوە خۆی ئەو ناوەی لە خۆینەوە یان کەسێک پێیوتووە تۆ پڕانچی. مەلا قاتیل ماوەیەک پێش ئێستا باسی لەوەی دەکرد من لە سفرەوە گەیشتم بە سەد بێگومان قسەکانی ڕاستە لە پڕێک بوو بە کوڕێک لە پرۆگرامێک چاوپێکەوتنی لەگەڵ دەکەن دەڵێ من ماگانە نزیکە 70 وەرەقەم هەیە واروەها ئەو پارەیە تەنها بۆ خۆمی و بۆ هاوڕێکانیشمە بەڵام باسی نەکرد چەندەدا بە هاوڕێکانی و بەزاری خۆی وتنی 70 وەرەقە بەڵام ئەگەر ماگانە ئەو پارەیە وەرگێ ناکاتە پارەی ئەو مەزرعەیە و ئەو ئۆتۆمبیلەی لەلایەتی واتە لاوانەیە زیاتر وەربگرێتم بەڵام لە بە چاو و نەفەس تەواوی پارەکەی ئاشکران نەکردووە وەنە دکتۆری شۆنە مەهەندس لە ئێستادا دەڵێ من پڕانکەم. وەروەها زۆربەی خەڵک بازەوە دەکا مەلاجان بەسە تەقلیدی عەرەبەکانمان بۆ مەکەوە ئێمە دەتوانین سەیری ئەوان بکەین وە زۆر بەشیان ناوی ئەو گەنجە دێنن بە ناوی فاد ئەڵعرادی کە کەسێکی کوێتیە لە دووەلی عەرەبی ناوبانگێکی ئەگزار زۆری هەیە و چەندین ساڵ بەر لە ئێستا دەستی بەو کارە کردووە ئێستا چەندین ملیۆن سەبسکرایبی لە سناپچاتەکەی هەیە دەتوانین بڵین یەکێکە لە ڕقەمیەکەکانی دووەلی عەرەبی. وەروەها مەلا قاتیل باسی قاتیلەکان دەکا و هەموو کات سوپاسی قاتیلەکان دەکا دەڵێ پشتگیریم دەکەن هەر کاتێک من پۆز بکەم لە تەواوی سناپچات و وەروەها تیکتۆک و ئینستەگرام وێنەوە ڤیدۆکانی من بڵاو دەکەنەوە و کێشەم لەگەڵ هەر کەسایەتێک هەبوو بێتن هەست بکەن کێشەم هەبووە یاخود لەگەڵ هەر ستافێکی تر هەموو کات پشتگیریم دەکەن و هەموو کات شانازی بە ئیدیتۆرەکانی دەکا ئەی ئێمە دەڵێ چیت پێشکەش بە قاتیلەکان کردو تاوەکو ئێستا ماگانە نزیکەی 70 وەرەقە پیا دەکەی لە زاری خۆت بازەوە دەکەی تاوەکو ئێستا چ خەڵاتێکت داوەتە قاتیلەکان تەنانەت دەتوانی ماگانە سەتادەی ئەو پارەی کە بەدەست دێنی لە سناپچات و لە تیکتۆکەکەی خۆت ڕای بگەێنی مۆبایلێک یاخود هەر شتێکی تر دەکەمە خەڵاتی قاتیلەکان هەموو کاتێک دەڵێن ئەگەر ئەو کەسە خۆشەویستانە نەبێ وەفانە خۆشەویستانە نەبن ئێمە ناگەینە ئەو ئاسێ ئێستا وەروەها دەبێ چاویشتان لە فانەکانتان بێن دڵیان خۆش بکەن نەک تەنها مەلا قاتیل تەواوی ئەو کەسانەی کە خەڵک پشتگیریان دەکا و سەیریان دەکاتن و هەموو کات دڵیان خۆش دەبێت لەگەڵیان هیوادارم هەموو ڤاینەر و پرانک و هەموو کەسایەتەکانی دیاری ناو سۆشال میدیا بتوانن داهاتەکەیان سەتادە تەنانەت بینەرەکانیان سودمەند بکەن وەروها ئێمەش وەکو ستافی کلیل میدیا ئێستا ئێوە دەڵێن ئەی ئێوە بۆچی یارمەتی بینەرەکانتان نادەین ئێمە ئەلێ ڕای دەگەێنین ئەگەر یوتیوبەکەمان بگاتە 100,000 سەبسکرایب دوو مۆبایلی زیرەک دەکەینە خەڵات و وەروە سناپچاتەکەشمان ئاد بکەن لە ئێستاوە گرۆی ئەوەتان دەدەینێ وە ماوەیەک پێشستا بینیمان
مەلاقاتیل و ستافەکەی سەفەری شاری سلێمانیان کردووە لە پرۆگرامێک بەشدار بوون لەو پرۆگرامە ئەویان درکان کە ئەو کارانەی دەکەن زۆربەی ئەکتەوە وە زۆر بەشی ڕاستەقینەوە هیچ بەرنامەدا ڕێژێکمان بۆ نەکردووە وەروەها دوای ئەوە دەستنەگەهدەیەک و لەو گەهدەیە بتڵێکی مەشروب لە ڤیدیۆکەی دەردەچێتن بەڵام ڕۆژی دواتر دێتن دەڵێتن ئەمە بتڵی مەشروب نییە و زەیتی زەیتونە ئەو ڤیدیۆی ئێمە بینیمان لە تیکتۆک دڵنیانین ئایا ئەو ڤیدیۆی دەستکاری کراوە و ئێدیت کراوە وێنەی ئەو مەشروب بەدانراوە یاخود هەر خۆی ڕاستەقینە ئەو بتڵە مەشروبە لەوێ دەربوو بەس شتێکی باشیشی کرد لە سناپچاتەکەی وتی ئەمە زەیتی زەیتونە لەبەرەوەی فانێکی زۆری منداڵانی هەیە و تەمەنێکی بچووکیان هەیە بە لە ئێستاوە بەرچاوڕوونیان نەبێتن لەو بوارەوە وە ڕکلامەکانی جگارەشیان ڕابگرن لەبەرەوەی ڕکلامی جگارە لە هەموو جیهان مەمنوع و نابێ بکرێتن وەروە خۆشی هەز دەکە و زۆربەی فانەکانی تەمەنێکی بچووکیان هەیە و خۆشی باز لەوە دەکاتن زۆربەی جار کە منداڵەکان لە ماڵەوە دەگرین وێنە و ڤیدیۆ مەلاقاتیلیان پیشان دەدەن و ژیر دەبنەوە منداڵەکان وە هیوادارین دوورکەونەوە لە ڕکلامی ئەو شتانە وەروە ماوەیەک پێش ئێستا دەنگوێکی زۆریان لەسەر بوو دەربارەی ئەوەی مەلاقاتیل چەند کەسێک کاتۆتە ناو ستافەکەی وە چەند ڕۆژی پێشتر لەگەر کەسێک بوو بەناوی حەمەد جەرگە لە وڵاتی تورکیا ئاش بنەوە بەڵام دواتر حەمەد جەرگیان گریاند و لە سناپەکەی دوو نەفەر ڕۆیشتنە لای مەلاقاتیلەوە کەسەکانیش باشکرا دەیانوت حەمەد جەرگا غەدری لە ئێمە کردەوە و مەلاقاتیلیش ئەوەی پژڕاست کردەوە وتی من هیچ پەیوەندیم بەوە دانیە کە ئەو کەسانە هاتوونە ناو ستافەکەی من و منیش پێیانم نەگوتۆ بەڵام هاوڕێیەکان لەگەڵ من کار دەکاتن بۆی ئەوانیش هاتوونەتە لای من وەرەوها مەلاقاتل بازەوە دەکا هەر کەسێک غەدری لێ بکرێ هاتە ستافەکەی من حەقی خۆم پێداوە و هیچ کەس دەربارەی ژیانی مەلاقاتیلی نەدەزانی وەروها ئەوەش ڕاگەاند لە ئێستادا خاوەنی دوو منداڵە و ئێستا بە بابی ئەلینە گازی دەکەن وەروها لە نوێترین پرۆگرامیش باسی لەوەی کرد خۆشەویستیشم هەیە و بەڵام ناوی خۆشەویستەکەی ئاشکرا نەکرد و ئایا چ جۆرە خۆشەویستیەکە و وەروها دەربارەی خۆشەویستەکەی تاوەکو ئێستا هیچ کەسێک نازانێتن ئایا تۆ وەکو بینەرێک مەلاقاتیلت پێپەسەندە لە ناو کۆمەلگا قسە و وتەکانی ئەو قسانێ بەکاری دێنێ لە ناو سۆشیال میدیا ئایا شیای ئەوەیە منداڵ جێڕا بگری ئەو کار و کردەوانەی کە دەیکەن هەمووی جێگای قبوڵە و ئەو کەسانی ڕەخنەی لێ دەگرن هەموو کاتێکی سەیری دەکەن ئایا تۆ پێت باشە مەلاقاتیل بەرەو سەرکەوتن بڕوە بۆمان لە کۆمنت بنووسە زۆر سپاس بۆ سەیرکردنەوەی ڤیدیۆکەمان وە پێتان خۆش ئەمجارە لەسەر کەساتێکی تری بەناوبانجی کوردستانیا خود جیهانی ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسە وەروە لایک و کۆمنت و شێرشی لە پێ نەچێنەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن زەنگ گۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی بابەتەکانمان ببینی وەروە سناپچاتەکەشمان ئاد بکە بۆ ئەوەی ئاگاداری کاری و چالاکی ڕۆژانەمەی بۆ ئاگاداری نوێترین هەواڵەکان بی و دەتوانانی ڕاستەوخۆ پەیوەندیمان پێوە بکەیت لە سناپچات هەموو کات لەگەڵتانین باشترینەکان لە کلیل میدیا